ئەگەرچی تا ئێستا هیچ حاڵەتێکی توش بوون بە نەخۆشی تای خوێنبەربوون لە پارێزگای سلێمانیدا تۆمار نەکراوە، بەڵام مەترسیەکانی ئەو ڤایرۆسە ناوەندە تەندروستیەکانی سلێمانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە لە هەوڵی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و ڕێگریکردنن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. یەکێ لە پەیامەکانمان لەم سمپیۆزمە ئەوە یا بێمە کاری هاوبەش بکەین، توێژینەوەی هاوبەش، دەستگا تەندروستیەکان لەگەڵ دەستگا ڤێترنەریەکان، کۆلێجەکانی پزیشکی ڤێترنەری، کۆلێجەکانی بەیەکەوە بۆ بنبڕکردنی ئەم نەخۆشیە. ئەم نەخۆشیە زۆر ترسناکە لە ئاژەڵەوە بەهۆی گەنەوە، بە تایبەتی لە کەش و هەوایەکی گەرم هەروەکو ئێستا کە یارمەتی دەرە ئەگوێزرێتەوە و ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ لە مرۆڤ زۆر ترسناکە بێتە خوێنبەربوون هەروەکو دکتۆرەکان باسییان کرد. ڤایرۆسی کۆنگۆ کوشندەیە و بە ڕێژەی لە 145 ئەگەری هەیە کەسی توش بوو بکوژێت. تا ئێستاش هیچ دەرمانێکی تایبەت بە نەخۆشی تای خوێنبەربوون نەدۆزراوەتەوە، بەڵام ئەوەی هەیە چاودێری پزیشکی و چەند دەرمانێکی یاریدەدەرن تا چارەسەری کەسی توش بووی پێ بکرێت. بەڵام پزیشکێکی بواری خۆپاراستنی تەندروستی دەڵێت ڕێگاکانی خۆپاراستن لە نەخۆشیەکە زۆر ئاسانن. خۆپاراستنیش لەم نەخۆشیە بەوە بێت دوور بکەویتەوە لەو شتانی کەوتمان بە خۆپاراستن لە گەنە، چۆن بە چارەسەرکردنی ئەو ئاژەڵانە و دەرمان و شتنیان بە دەرمانی پێویست بۆ لە ناوبردنی گەنە، هەروەها بەکارهێنانی دەستکێش و ڕووپۆش و جزمە و عینەک لە کاتی ئاژەڵداری و لە کاتی ئەوانە بۆی گەنەکە نەتوانێت بچێتە سەر لەشی ئەو کەسەی کە کاری لەگەڵا ئەکات. هەر جگە لەوەش قەسابەکان ئەوانەی کە هەڵسن بە سەربڕین ئەبێ زۆر بە وریاییەوە خۆیان پارێست بێت بە جزمە، بە ڕووپۆش، بە دەستکێش، بە عینەک بۆ ئەوەی خوێنی ئاژەڵەکەیان بەرنەکەوێت. ئەم نەخۆشیەکی ڤایرۆسی هاوبەشە لە ئاژەڵەوە دەگوێزرێتەوە بە مرۆڤ بە یەکێک لە نەخۆشیە مەترسیدارەکان دادەنرێت، لەبەرەوەی کاتێکە لە مرۆڤدا ڕۆدات نزیکەی لە 130 بۆ لە 140 ئەو کەسانی کە توش دەبن لە ناو دەچن. لەبەر ئەوە ئێمە پێویستە ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە هاوڵاتیانە. چۆن ڕێگری ئەکرێت لە ئەبێت چەند توێژێک وشیار بکرێنەوە لە چۆنیەتی مامەڵەکردن هەم لەگەڵ ئاژەڵ هەم لەگەڵ بەرووبوومەکانی ئاژەڵ. بۆ نمونە خاوەن ئاژەڵەکان و ئەو کەسانی کە مامەڵە لەگەڵ ئاژەڵ دەکەن پێویستە دەرمان بەکار بهێنن بۆ لە ناوبردنی مشەخۆری دەرەکی لەسەر ئاژەڵەکان و هەروەها لە شوێنی مانەوەی ئاژەڵەکان و شوێنی بەخێوکردنی ئاژەڵەکان. تای خوێنبەربوون نەخۆشیێکی ڤایرۆسیە و لا ڕێگەی گەنەی ئاژەڵەوە دروست دەبێت، بەڵام کاریگەری لەسەر ئاژەڵەکە نابێت و تەنها بۆ مرۆڤ کوشندەیە. سەرەتا لە ئاژەڵاندا دروست دەبێت و دواتر لا ڕێگەی خواردنی گۆشت و شیرەمەنی و بەرکەوتنی خوێنی ئاژەڵی توشبوو بە ڤایرۆسەکەەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە، لە مرۆڤێکیشەوە بۆ مرۆڤێکی دیکە دەگوازرێتەوە. نیشانەکانی نەخۆشیەکە لە دوای 3 ڕۆژ لەسەر کەسی توشبوو دەردەکەوێت. بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکەش پزیشکان وەک هەمیشە دەڵێن خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.